ڕاستگۆی و دەستپاکی. کاتێک گەلوپەڵی مادی دەبەخشین بۆ پێشگیرکردنی کاری خودا، پێویستە لە پاڵنەرێکی تەواو پاکەوە ئەو کارە بکەین. لە بەشی چوارەمدا نمونەیەکی نایابی پیاوێکی زۆر بەخشەندمان هەیە کە لە پاڵنەرێکی تەواو پاکەوە بەخشێویەتی گۆمان لەوەدا نییە. ئەو لەبەر ئەوە نەیبەخشیەوە کە لەلایەن کەسانی دەوروبەریەوە ببینرێت بەخشێویەتی، چونکە خودای خۆش دەوێت. ئەم پیاوە بەرناباسە کێڵگەیەکی فرۆشت کە هی خۆی بوو و بە هاکاری خستە بەرپێی نێردراوان. لە بەشی دواتردا چیرۆکێکمان هەیە دەربارەی پاڵنەرە ناپاکەکان. چیرۆکەکە وانایەکی ڕوونی تێدایە دەربارەی پیاوێک و هاوسەرێکەی و پلانی فێرودەرانە. چیرۆکەکە وەک ئەوەی لۆقا لە کرداردا 5 تۆماری کردووە دەخوێنینەوە لە ئایەتی یەکەمەوە دەست پێ دەکات و چیرۆکێکی زۆر هەوشێوەی چیرۆکی بەرناباسە، بەڵام ئەنجامەکانی تەواو جیاوازە. پیاوێکی ناوی حەنەنیا بوو لەگەڵ سەفەری ژنی پارچە زەویەکی فرۆشت. تێبینی دەکەین کە بەرناباسش یەکێک لە مۆڵکەکانی فرۆشت. لەگەڵ جیاوازی لێرەدا بەردەوام دەبین. بە ئاگاداری ژنەکەی بەشێک لە پارەکەی بۆ خۆی هەڵگرت. ئەوەی مایەوە هێناوی و خستیە بەرپێی نێردراوان. لەگەڵ یەکتردا لە کۆبوونەوەدا بوون. پیاوەکە و ژنەکەی بە ئاگرێکی زۆرەوە پاڵنەرەکەیان ئەوەیە کە با خۆیان پێشان بدەن کە وەک بەرناباس ڕەفتاریان کردووە کێڵگەکیان فرۆشتووە و هەموو پارەکەیان داوە بە نێردراوان. ئەمەش ڕووی نەدا وەک چۆن لەگەڵ یەکتر ڕێک کەوتوبوون بەشێک لە برا پارەکە بهێڵنەوە و درۆیان کرد. پەتروس گوتی حەنەنیا بۆچی شەیتان دڵی پڕ کردوویت بۆ ئەوەی درۆ لەگەڵ ڕوحی پیرۆز بکەیت و لە پارەی زەویەکە بەشێک بۆ خۆت هەڵبگرێت. لێرەدا تێبینی توانایەکی نەئاسایی دەکەین لە پەتروسدا کە ڕوحی پیرۆز پێی بەخشیەوە. ئەویش ئەو شتەیە کە لە دڵی حەنەنیەدا بینیویەتی. ئایا نەدەتوانی کێڵگەکە بۆ خۆت دابنێت و نەیفرۆشی کاتێکی پاش فرۆشتنی؟ ئایا خۆت بوو مافی ئەوەت نەبوو نرخەکەی هەڵبگرێت؟ ئیتر بۆچی لە دڵی خۆت داویستت ناپاکی بکەیت؟ تۆ درۆت لەگەڵ خەڵک نەکرد بەڵکو لەگەڵ خودا. تۆمەتێکی قورس. ئەوەی دواتر ڕوویدا وانایەکی زۆر بەهێز. ئێمە پێی دەڵێن حوکمی خودا. کاتێک حەنەنیا گوێ لەم قسەیە بوو کەوت و مرد. هەموو ئەوانەی ئەمەیان بیست. ترسێکی گەورەیان لێنیشت. ئەنجا چەند گەنجێک هەستان و گفنیان کرد. هەڵیان گرت بۆ دەرەوە و ناشتیان. پێم وایە کە سوپاسی خودا بکەین کە ئەمە شتێکی ئاسایی نییە لەگەڵ درۆی هەمووان ڕوو بدات. ئەگەنیا خەڵکێکی زۆر دەمردن. بەردەوام دەبینین لە خوێندنەوە. پاش نزیکەی 3 کاتژمێرە ژنەکەی هاتە ژوورەوە و نەدەزانی چی ڕوویداوە. پەتروس لێپرسی پێم بڵێ زەویەکەتان بەم بڕا فرۆشت؟ گوتی بەڵێ بەم بڕا. پەتروسیش پێیگوت بۆچی ڕێککەوتن ڕوحی یەزدان تاقی بکەنەوە ئەوە تا ئەوانەی مێردەکەتیان ناشت لە بەردەرگان تۆش هەڵدەگرن و دەتبەنە دەرەوە. دەستبەجێ ژنەکە لە بەرپێی پەتروسدا کەوت و مرد. دەتوانین کردارەنەوەی خەڵک لە بەرامبەر ئەم ڕووداوانەدا بە خەیاڵدا بهێنین. لەم ئایەتانەی خوارەوە بەڕووی لەسەر ئەمە دەخوێنینەوە کە جامەوەرەکە باوەڕیان هێنا. ئەوە دەخوێنینەوە کە دواتر ڕوویدا. گەنجەکان هاتنە ژوورەوە و بینیان مردووە. هەڵیان گرت لە تەنیشت مێردەکەی ناشتیان. ئیتر ترسێکی گەورە هاتە سەر هەموو کلیسا و هەموو ئەوانەی ئەمانەیان بیست. ئاماژەیەک بۆ ئەنجامە زۆر دیاریکراوانی ئەم ڕووداوانە دەیبینین
کە لە ئایەتی 12ەوە دەست پێ دەکات. لە سەردەستی نێردراوان زۆر نیشانە و بەرجۆ لە نێو گەڵدا کرا. هەموو باوەڕداران بە یەک دڵ لە ڕێوەکەی سلێمان لە بەرزتکەدا کۆ دەبنەوە. کەس نەدەیوێرا بچێتە پاڵیان، بەڵام گەڵ زۆر ڕێزیان دەگرتن. لەگەڵ ئەوەشدا هەتا دەهات ژن و پیا و کۆمەڵ باوەڕیان بە مەسیحی خاوەن شکۆ دەهێنا و دەهاتنە پاڵی. ئەم ڕووداوانە نمونە وانەیەکی مەزن بۆ پێویستی پاکی ئەو پاڵنارەی کە هەمانن. بە دڵنیاییەوە هەموومان لە هەندێک ساتی ژیانمان پاڵنەری ناپاکمان دەبن. خوددا دەیەوێت دوو نمونەمان بۆ بهێنێتەوە. یەکەم بەرناباس بەخشمەندی ئەو کە نمونەیەکی گەورەیە. دووەم دوو کەس هاوڵیاندا هەمان کار بکەن، بەڵام درۆیان لەگەڵ ڕوحی پیرۆز کرد. پێیان وایە ئەم درۆیە لە چوارچێوەی ئەوەدا بووە کە خوددا زۆر بەهێز خۆی ئاشکرا کردووە لە ڕێگەی هەموو ئەو نیشانە سەرسوڕهێنەرانەی کە لە ڕێگەی پێغەمبەرەکانەوە ئەنجامی دەدا. لە ناوەڕاستی ئەم دۆخەدا درۆیان لەگەڵ ڕوحی پیرۆزدا هەڵبژارد. ئەمە دەمانباتەوە سەرپرسیار بۆ تەفکیرین و جێبەجێکردن. ئەو ڕێنمایە ڕوحیانە چین کە هەموومان پێویستمان پێیانە تاکو ببنە نمونەی ئەو بەخشەندیەی کە لە پاڵنەرە تەواو پاککانەوە قەڵۆڵەوە. لە نامەی دووەمی پۆڵس بۆ کۆرۆنسۆسیەکان بە دیاریکراوی لە بەشی 8 و 9 باڵای کەمەوە 7 ڕێنمایی تێدایە بۆ بەخشین. یەکەم، خوددا دەیەوێت هەنگاوێکی ئیمان متمانە بەهێزی ئەو بنێن بۆ ئەوەی بتوانین ببەخشین بە پشت بەستن بە داهاتی داهاتوومان. ئەگەر بیر لە کۆرۆنسۆسیەکان بکەینەوە، ئەوان باڵێنێکیان دا لەسەر بنەمەی داهاتووی کە یارمەتی ئەو کەسانە دەدەن پێویستیان پێیەتی ئەمە بەڵێنی ئیمانیە. دووەم، خوددا دەیەوێت پڵانی بەخشێنەکەمان دابنێن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی ئارێنی ببەخشین. بەخشەرێکی دڵخۆش لەلایەن خودداوە خۆشەویستە کاتێک پڵان دادەنێن و لەسەر بنەمەی پاڵانەکەمان دەبەخشین. ئەمە دەبێتە هۆی خۆشی لە دڵ و ژیانماندا. نمونەیەکی لەم بابەتە لە لای کۆرۆنسۆسیەکان دەبینین. سێیەم، خوددا دەیەوێت بە بەخشەندی بەخشە مادیەکان بدەین بۆ ئەوەی بە بەخشەندی بەرەکەتمان پێ ببەخشێت، بە زۆری بە شێوەیەکی نەمادی. هەروەها دەبینین پۆڵس ئاماژە بە نیعمەت دەکات بۆ ئەو کەسانەی کە لە پێدەویستی هەژاری خۆیانەوە بەخشینیان کردووە. پۆڵس ئەم نمونەی بۆ کەنیسەی مەکدۆنی بەکاردەهێنێت. بەخشەندەی پێناسەکەی لە چەندایەتیدا نییە، بەڵکو لە قوربانیداندایە. چوارەم، خوددا دەیەوێت هەریەکمان بەخشەرێکی دڵخۆش بین، جا هەر برێک لە دەیبەخشین. پێنجەم، خوددا ئەوەی دەوێت کە ئێمە لە ڕووی مادیەوە پێویستمانە، نەک ئەوەی ئێمە لە ڕووی مادیەوە دەمانەوێت. کاتێک بە بەخشەندی دەبەخشین، خوددا هەرگیز بەڵێنی دەوڵەمەندی پێمان نەداوە، بەڵکو بەڵێنی دابینکردنی پێدەویستیەکانی پەیمان داوە. شەشەم، کاتێک بەخشەندە بین، خوددا توانەمان پێدەدات بەردەوام بین لە بەخشەندی، تەنانەت بەو کەمەی کە هەمانە. ئەمە زۆر ڕوونە لە دووەم کۆرنثۆس 9:11 چونکە پۆڵس فەرموویەتی لە هەموو شتێکدا دەوڵەمەند دەبن تاکو هەموو کاتێک دڵفراون بن. دڵفراوانیەکەتان لە ڕێگەی ئێمەوە سوپاسی خودای لێ دەکەوێتەوە. حەوتەم، پاڵنەری سەرەکی بۆ بەخشەندی ئێمە دەبێت بەخشەندی خوددا بێت. لەبیرمانە چۆن پۆڵس کۆتایی بەم بەشە هێنا کاتێک باسی بەخشەندەیی دەکرد. سوپاس بۆ خوددا لە پێناوی ئەم بەخشێنەی کە بەدەم باس نەکرێت. دووەم کۆرنثۆس 9:15 کەواتە سوپاس بۆ خوددا
بۆ بەخشەکەی لە عیسای مەسیحدا کە هەموو شتێکی بەخشی تا ژیانی هەتاهەتایمان هەبێت. بنەمەکە جارێکی تر دەخوێنینەوە. کاتێک کەڵوپەڵی مادی دەبەخشین بۆ پێشگیریکردنی کاری خودا پێویستە لە پاڵنەرێکی تەواو پاکەوە ئەو کارە بکەین.